شرۆڤی زیاتری دۆخی عێراق دەکەین بە میوانداری بەڕێز عوسمان کاروانی چاودێری سیاسی کە لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز عوسمان شەوتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. وەک دەبینین هەتا دێت پەیامەکان تونتر دەبێت و خۆپشاندانەکان فراوانتر دەبێت، کەواتە دۆخی عێراق بەرەوکوێ هەنگاو دەنێ؟ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان، هەڵبەتە بەیانی بارودۆخێکی نوێ لە عێراقدا کە ڕوئەدات، چونکە لەبەرەوەی کە هەنگاوەکان گۆڕانکاریان بەسەرداهاتووە، خۆپیشاندانەکان لە بەردەمی پەرلەمان و ناو پەرلەمانەوانەیە گوازرێتەوە و بەردەمی دادگاکان بۆ ئەنجومەنی دادوەری، هەروەها لەلایەکی ترەوە چوارچێوەی هەماهەنگیش بڕیاریداوە خۆپیشاندان بکات و خۆپیشاندانەکانیش لە بەغداوە دەڕوا بۆ سەرجەم شارەکانی تری عێراق، هەڵبەتە بێژگە لە هەرێمی کوردستان ئەو شارانی کە لە وەسەط و جنوبی عێراقدان. ئەمە بەڕاستی بارودۆخەکەی عێراق توانین بڵێین بەرەو بنبەستێکی زیاتر دەبات. کاتێککە دەڵێ بنبەست، ئێستا بنبەستێکی سیاسی لە عێراقدا کە هەیە، واتە نخبەی حکمڕان لە عێراقدا توانای بەڕێوەبردننی وڵاتی نەماوە و توانای جوابدانەوەی داخوازیەکانی هاونیشتیمانیانی وڵاتەکەی خۆی نەماوە. بارودۆخەکان گەیشتۆتە ئەم ئاستەی کە ئێستا هەیە و ئەمەش لە بەرەنجامی ئەوەیە کە چارەسەری نیشتیمانی لە عێراقدا هەتاوەکو ڕادەیەکی زۆر ئەتوانم بڵێم هەم هاوڵاتیان لی ناومێت بوون و هەم سیاسیەکانیش ناتوانن پێی بگەن لە بەرەنجامی تەعەسوبی حیزبی و بنەماڵەیی و کەسی و بەرژەوەندیە شەخسیەکانی خۆیان. بۆیە ئەتوانین بڵێن سیاسەتمەدارانی عێراق بەڕاستی دەوڵەتمەداری ناکەن و دەوڵەتداری ناکەن، بەڵکو ئەوەی کایکەن پارێزگاریکردنە لە بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان. زۆر باشە. بەڕێز عوسمان، دەبینین وەکو خۆشت ئاماژت پێکرد سبەینێ خۆپشاندانێکی بەرفراوانە، هەم لەلایەن لایەنگرانی سەدرەوە هەم چوارچێوەی هەماهەنگی پەیامی هەبوو بۆ لایەنگرانی خۆی کە بێنە مەیدانەکە خۆپشاندان بکەن. پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەمانە دەیانەوێت لە ڕێگەی شەقامەوە کێشەکان چارەسەر بکەن؟ بۆچی جارێکی دیکە هاوڵاتیانی عێراقی دەکەنە قوربانی؟ لەبەرەوەی چونکە موقتەدا سەدر ئەو پەرلەمانتارانەی کە هەیبوو کە 73 پەرلەمانتار بوو دەستیان لە کار کێشاوەتەوە بە بڕیارێکی موقتەدا و ئێستا تاکە وەکو بڵێ هێزێک کە لە بەردەستیان مابێتەوانێ ئەو لایەنگرانەی شەقامن کە ئەتوانم بڵێم وەکو سەرکردەیەکی دیاری سیاسی یەکێکە لەو سەرکردە سیاسیانی عێراق کە زۆرترین ئاراستەی شەقام ئەکات و ئەتوانێت زۆرترین جەماوەر لەسەر ئاستی عێراقدا بجوڵێنێت. لە بەرامبەریشدا ئەم واقعە هەیە کەوا جەماعەتی هەماهەنگی ئەیانەوێ بە موقتەدا بڵن کە تەنها تۆ شەقامن لەگەڵدا نییە، ئێمەش لەگەڵ لە شەقاممان لەگەڵدایە، بەڵام سەدریەکان ئەیانەوێ پیشانی بدەن ئەگەرچی حکوومەت و پەرلەمان و ئەو شتانە بەدەستی ئێوە بێت، بەڵام هاونیشتیمانیانی عێراق لە دەستی ئێمەدان بۆ هیچ حکوومەت و پەرلەمان دەسەڵات لە خۆی 30 میلیۆن کامیان بەێسترە. بەڵێ بەڵێ حکوومەت و پەرلەمان و شەقامیان بێزن، چونکە هەریەکە قووەتێکی خۆیەیە لە ڕووی شەقامەوانێ. بەڕاستی هیچێکە لە هێزە عێراقیەکان ناتوانن ڕوبەڕووی سەدر ببنەوانێ، کەسیان توانای جەماوەری سەدریان نییە، بەڵام لە ڕووی هێزی سەربازیەوە چوارچێوەی هەماهەنگی توانای سەربازی زیاترە لە سەدریەکان، بەڵام ئەو توانایی کە لە شەقامدا سەدر هەیەی هیچێکە لە هێزەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی نیانە و ناتوانن شەقام بەو شێوەیە بجوڵێنن کە سەدریەکانە توانن بیجوڵێن. شەقام دەتوانێت سیستمی سیاسی بگۆڕێت، پەرلەمان هەڵبوەشێنێتەوانێ، هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێتەوە، دەتوانێت هەموو گۆڕانکاریانە بکات؟ لە چوارچێوەی ئەگەر خۆپیشاندانەکانی وڵاتانی عەرەبی لە ڕابردوودا سەیری بکەین، شەقام شتی زۆر لەوە گەورەتەی کرد. شەقام هێز و حکوومەت و پەرلەمان و هەموو شتێکی هەڵوەشاندەوانێ، بەڵام ئێستا لە عێراقدا بارودۆخی عێراق
بارودۆخی عێراق ئێستا بارودۆخێکی جیاوازە بارودۆخەکە لەد بوو شەقامی عێراقی لەد بووە بەسەر هێز و لایەنە سیاسەکاندا ئەگەر بێت و شەقام یەکدەنگ بێ یەک قسە بێ یەک ئاراستە بێ بەڵێ ئەتوانێت زۆر شتی گەورە بکات بەڵام ئێستا ئەوەی کە هەیە ئێستا ئەیانەوە بۆ نمونە ئەنجومەنی دادوەری کە پەرلەمان هەڵبۆشێتەوانێ لەولاوە ئەنجومەنی دادوەری خۆی جواب دەداتەوە کە بە مادەی 64 تەنها بە دوو شێوازە توانرێت پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران داوا بکە یاخود یەک لەسەر سێی پەرلەمان ئیمزا بکات و لە کۆتاییشدا ئەبێ 50 زائد یەک واتە 165 پەرلەمانتار بەدەست بێنێت خۆ ئەگەر ئامانجەکە هەڵۆشانەوەی پەرلەمان بوو ئەگەر سەدریەکان دەستیان لە کار نەکێشایەتەوانێ و هەماهەنگی سێلایەنەکە بمایە لەولاوە 73 پەرلەمانتار بە 68 پەرلەمانتار بە 33 پەرلەمانتار ئەیکردە 174 پەرلەمانتار لە کاتێکدا 165 دەنگی پێویست بوو بەڵام کە ئێستا ئەم فرسەتە بە دڵنیاییەوە ئەوان ئاراستەی شەقام ئەگۆڕن تێنە گەشتم لە پرسیار پێتان وایە ئامانجەکە چیترە ئامانجی دیکەی لە پشتەوەیە واتا بەس هەڵۆشانەوەی پەرلەمان نییە بۆیە سەدر کشاوەتەوانێت لە نێو پەرلەمان ئامانجەکە لەوەیە من پێم وایە ئێستا بۆتە منافەسەیەکی وەکو بڵێ ناشەریفانەی نێوان هێز و لایەنە سیاسی عێراقیەکان ئەو منافەسە ناشەریفانە لە پێناوی بەڕاستی هەموو شتەکان لە پێناوی هەندێ پێگە و پۆست و پلە و بەرژەوەندی حیزب و هێز و لایەنە سیاسیەکاندایە نەک لە پێناوی بەرژەوەندە گشتەکانی عێراقدا بووبێت یا لە پێناوی بەرژەوەندە گشتەکانی گەلانی عێراقدا بێت چونکە بارودۆخەکان وا ئەخوێنرێتەوانێ و وا ئەبینرێت لەوەی کە لە داهاتووشدا ئەگەر بۆ نمونە پەرلەمانی شەڕ بوەشێتەوانێ هەڵبژاردننی پێش وەختە ئەنجام بدرێت ئەمەش بە چارەسەرداناندرێت هەڵبژاردنەکانی ڕابردووەوە چارەسەری کێشەکان بکە تاوەکو لە داهاتوودا لە ڕابردوودا نەیتوانیوە چارەسەری بکە هەتاوەکو لە داهاتوودا چارەسەری بکە ئەوەی کاتوانێ چارەسەری کێشەی عێراق بکە ئەوەیە کە هێز و لایەنە سیاسیەکان لە عێراقدا واز لە بەرژەوەندە تایبەتیەکانی خۆیان بێنن لە پێناوی پارێزگاریکردن لە بەرژەوەندە گشتەکانی گەلانی عێراق بۆ ئەوەی چارەسەری نیشتیمانی لە ناو عێراقدا بنیاد بنێن تاوەکو چارەسەری نێودەوڵەتی لە پێناو بەرژەوەندە تایبەتیەکانی وڵاتانی زلیێز بەسەر عێراقدا نەسەپێنرێت. زۆر باشە با بێنە سەر پرسی کورد یاخود مامەڵەکردنی کورد لەم دۆخە سیاسی ئاڵۆزەی عێراقدا کورد بەشێکە لە چارەسەر یاخود بەشێکە لە کێشەکان لە عێراق وڵا بە قەناعەتی من کورد بەشێکە لە کێشەکانی عێراق چۆن کورد بەشێکە لەو کێشانە چونکە کورد بەداخەوە هەتاوەکو ئێستا لەبەرەوەی کورد یەکدەنگ نییە وەکو نەتەوە نەچۆتە عێراق نەچۆتە بەغدا وەکو کورد نەچۆتە بەغدا وەکو هێز و لایەنە سیاسیەکان چوونەتە بەغدا پارتی وەکو خۆی ڕۆشتووە یەکێتی وەکو خۆی ڕۆشتووە هێز و لایەنە سیاسیەکانی تر وەکو خۆیان ڕۆشتون ڕۆڵدا بەشکردن لە نێوان هێز و لایەنە سیاسیە کوردیەکاندا نییە لە پێناوی پارێزگاریکردن لە بەرژەوەندە گشتەکانی هەرێمی کوردستان ئەوەتە بەسیترین پۆستێک کە سەرۆک کۆمارە کە من قەنەعەتم وایە پۆستی سەرۆک کۆمار ئەو پۆستە نییە کورشەڕی لەسەر بکە توخوا لە عێراقێکی وەکو ئێستەدا کە هەمووی فەوزایە کە هەمووی لێکتێنەگەیشتنە کە هەمووی کێبڕکێیە سەرۆک کۆمار ئەتوانێت چ ڕۆڵێک ببینێ لە داهاتووی عێراقدا ئەتوانێت چ دەستکەوتێکی گەورە بۆ هەرێمی کوردستان بنیاد بنێ بەڵام بە شێوەی عورفی دابەشکراوە لە نێوان شیعە و سونە و کورددا بەڕێز جوان ڕێک بخاتەوانێ بیخاتەوە بەرژەوەندەکانی گەلی کوردستان تاوەکو یەکێتی و پارتی بێن شەڕی لەسەر بکەن بەڵێ ببوورە زۆر باشە باسم لەوە کرد کامە بە شێوەیەکی عورفی لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام و هەڵبژاردننی پەرلەمان جارێکی دیکە لە دوای ساڵی 2023ەوە بە شێوەیەکی عورفی دابەشکراوە ئەم پۆستە سیادەیانە بە تایبەت لە نێوان شیعە و کورد و سونەدا بابینە سەر ئەوەی کە کورد مامەڵە تەندروستەکە یاخود ڕێگا ڕاستەکە چییە دەبێ بیکات کە بۆ کورد بێ بەس کوردەکان ڕێگە ڕاستەکە بۆ کورد ئەوەیە کە کورد بەڕاستی پرۆژەی هەبێت پرۆژەی استراتیژی هەبێت ڕۆڵدا بەشکردنی نێوان هێز و لایەنە سیاسیەکانی هەبێت کورد ئەبێ واز لە بەرژەوەندیە تایبەتی و کەسی و بنەماڵی و حیزبیەکانی خۆی بهێنێت لە پێناوی پارێزگاریکردن لە بەرژەوەندیە گشتیەکانی خەڵکی کوردستان
کورد ئەبێت ئەو پەیوەندیە نێودەوڵەتیانەی کە هەیەی ئەو پەیوەندی ئیقلیمیانەی کە هەیەی ئەو توانە ئیداری و ئابووری و سیاسی و شتانەی کە هەیەی هەر هەمووی بخاتەوانێ نێو چوارچێوەی خزمەتکردنی بەرژەوەندیە گشتیەکانی خەڵکی کوردستان. کورد بەم شێوەیە ئەتوانێ وێنەیەکی جوان بدا بەدەستەوە کە بەداخەوە هەروەکو چۆن لە بەغدا فەوزایە لە هەرێمی کوردستانیش فەوزایە دانیشتەکانی دوێنێی نێوان هێز و لایەنە سیاسیەکان و نێردەینەتەوە یەکگرتووەکان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان جوانترین نزیکترین بەڵگەیە. بەڵێ سپاس بۆ بەڕێز عوسمان کاروانی چاودێری سیاسی بۆ شرۆڤەکانت دەست خۆش.